سڵاو بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم لەگەڵتانم لە بەرگەی دروستکردنی خواردنی ئەمڕۆشمان پێکاتێ لە پیزا. پێستەکانیش بریتین لە ئارد لە بۆ هەویرەکەی، سێ بەرداغ ئارد لەگەڵ بەرداغ و نیوەک ئاری کەمە گەرم لەگەڵ ئەو شتانەی کە پێویستمانە لەسەری دابنین دوای هەویرەکە، دوای هەڵجوونی هەویرەکە. دەمەوێت کەچەبەکەی بەخۆم درستی بکەم. ئەوە دۆشاوی تەماتەیە کەمەک لەگەڵ ئاو خەسم کردیتەوە. ئەوەش دوو دانە تەماتەیە لە ڕەندەماندایە لەگەڵ خەمیرە لە بۆ هەویرەکەی، ڕەشکە لە بۆ سەری پیزایەکەی کەمەکی دادنێم. مەرج نییە، ئەگەر پێت خۆش بوو دابنێ، واگەریشتە داشینەنەی کێشە نییە، بەس دایمان ڕەشکە سوودی زۆرە ئەگەر پێتا خۆش بوو. و قیمە لە بۆ سەرەکەی و پەنیر موزەرەلا. ئەوە پێویستیەکان بووە، کوارگیشم پێویستە. ئێستا هەویرەکەی دروست دەکەم. شێوازی دروستکردنی ئەم هەویرەش ئاماژەم پێ کرد ئاوەکە کەمە گەرم بیتن، یعنی ئەگەر ئەوها دەست لە ناوی دابنێ ئەزیەتی دەستت نەداتن، بەس هەندێک گەرم بیتن. و خەمیرەکەشی تێ دەکەم، یەک مڵاکی چێشت خەمیرە لە بۆ سێ بەرداغ ئاو، لەگەڵ یەک مڵاکی یان دوو مڵاکی چێشت شەکر. خۆشمان پێویستە بەس لەگەڵ ئاردەکە تێدەکەم و ئەو ئاردەی کە تێدەکەم نیوەی تێدەکەم، نیوەکەی چری دەهێنمەوە بەو شێوەیە هەویرە، یعنی هەر بەکاری دەهێنم نیوەکەش، بەس یعنی ئێستا لەگەڵم بن دەبینن یعنی لەبەرچی دەهێنمەوە. هەویرەکە ئەوها بە شلی درستی دەکەم، هەتاوەکو هەویرەکە زوو یعنی زۆر شێلانی نەوێتن، بەو شێوەیە دروست دەکەم. دایمان ئەوها ئاسانترە. لەگەڵ کەمێک خۆی لەگەڵ ئاردەکە تیبکەی باشترە خۆیەکە. ئەمن لەبەرەوەی ئاردەکە دەهێنمەوە چونکە هەویری پیزا یان کولێرە یان ئەو شێوانە دایمان هەویرەکە جوان بیتن، یعنی جوان بیشێلی ئەوە جوانتر دەبیتن لە ئەوەی ئەمن پێویستم بە شێلانێکی کەمتر بیتن. لەبەرەوە ئاردەکەی دەهێنمەوە، ئێستا بەکاری دەهێنمەوە. ئەو ئاردەی کە دەهێنمەوە هەندێکی ئەوها دادەنێم، هەویرەکەشی لەسەر دادنێم. کەمە دەستم بە ڕوونی تێ ناکەم، بەس دەستم پێ سەور دەکەم، ئەوها باشترە. یعنی باشترین تەریقە لە بۆ باشترین ڕێگا لە بۆ شێلانی هەویری پیزا یان مەسەڵەن کولێرە، ئەو شێوازە زۆر باشە. ئەگەر هەویرەکە بدایەت مەسەڵەن نیوەی ئاردەکە بەکاردێنا و هەویرەکە کەمەک شلت کرد، ئەو ئاردەی کەس ئەوە سەبر بەکاردێنی لۆ خۆی چەند پێویست پێبیتن ئاردەکەی دەگریتن، هەتاوەکو هەویرەکە جوان دەبیتن. ئەو هەلی دەکەی ئەگەر بدایەتەکە هەویرەکە شل بوو جوان یەکتر دەگریتن. ئەوها کەمە ئەوالی دەکەی ئاردەکە لەگەڵ ئاردەکەی یەکتر دەگریتن، یعنی چەند پێویست پێبیتن ئەوەندا پێوە دەنووسێتن. ئەوجا توندیەک با زۆر توندیش نەبیتن، ئەتیادی بیتن سەبر، یعنی هەرزار ئەوها دەست سەوەر دەکەی هەتاوەکو. ئێستا شتەوە بۆ خۆشەویستان هەویرەکە بەسە ئەوەندە شێلانەکەی، هەرچەندە زۆر نەمشێلە چونکە ئەو شێوازە دروستکردنی هەویرە شێلانی زۆری ناوێتن، لە خۆی هەویرەکە جوان دەردەچیتن. ئەگەر نیوەی ئاردەکەی بهێنینەوە سەبرە هەندێکی لەبنی دابنین، هەندێکی لە سەری، ئەوجا بەخۆی هەویرەکە چەند ئاردی پێویست بیتن پێوە دەنووسێتن، هەویرەکەمان جوان دەردەچیتن. ئێستاکەش کەمەک سەوری دەکەم لەگەڵ قابەکە هەتاوەکو لە کاتی ئەوەی کە درستی دەکەم پێوە نەنووسێتن، لێ دەگەرم هەتاوەکو ساعتێک دوای ساعتێک درستی دەکەم. خۆشەویستان دوای ئەوەی ساعتێک داماننا لە بۆ هەویرەکە، دوو ئەوەندەی خۆی هەویرەکە زیادی کرد، زیاد دەکاتن.
ئەجا بە ئارەزی خۆمان هەوی دەکەم پیزای گەورەی پێ دروست دەکەین یان بچووک ئێستا لەگەڵم بن دەبیت هەندێک گۆشتێکی بکڵێنم سێتا هەندێک ڕۆن پێویستە گۆشتەکە کەمێک خۆی کەمێک بیبەری سوور تیژ تاوەکو قیمەکە دەکوڵێتن دەمەوێت کەچەبەکەی بە خۆم درستی کەم شێوازی دروستکردنەکەشی لەگەڵم بن خۆشەویستان گۆشتەکە ئێستا هەندێک کوڵا کەمەک چونکە لە ناو فەرنیەکەش دیسان سوور دەبیتەوە دەست کەمێک بیکڵێنی باشترە پێویست ناکە ئاویشی تێ بکەم یەکسەر بەڕوونەوە هەر لە ناو هەمان مەقڵی خۆشەویستان دو ئەوەی قیمەکەمان گۆشتەکەمان حازر کرد دەمەوێت کەچەبەکەی بە خۆم درستی کەم و ئەگەر درستی کەم مەرج نییە بۆ جۆرە حەسارەی بیتن ئەگەر حەسارەی دەستیش بیتن بێکارەبایی کێشە نییە مهم شتەکان تێکەڵ بن شتەکان ورد ئەو ئێساوە تەماتێ دوو تەماتێ لە ڕەندەمدایە واگەر لە ڕەندەشم نەدابایە چکە بە حەساری دەکەم کێشە نییە بەس وە حازرم کردبوو ئەوە تەماتە لەگەڵ دوو دانە زیر پیاز پیازەکە مەسەلەن یەک دانە پیاز بەستە بەستەوە بچووک بوو یەک دانە پیاز کەمە گەورە دەچن لەگەڵ کەمەک خوێ ئەمەک بیبێری تیژ زوور بە هەندێک تیژی خۆشە ئەوەش دۆشاوی تەماتێ لەگەڵ ئاو خستم کردیتەوە تەواو هەمان ئەو مەقلەی کە گۆشتێکم لە نایکڵان لەگەڵ هەندێک ڕوونی هی گۆشتەکەم مابەوە ئەوەش کە ئامادەمان کردێ هەندێک بقوڵێتن هەندێک خەز بیتن خۆشەویستان هەتاوەکو ئەو کەچەبەی کە دەمانەوێت دروستکەین لەسەر پیزایەکە هەتاوەکو ئەو کەمەک دەکوڵێتن من کوارگەکەی ور دەکەم لە بۆ پیزایەکە پێویست ناکە کوارگەکەش بکوڵێنم ئەوە بەتەنچی پارچە دەکەم لە خۆی ناسکە کوارگ خۆشەویستان ئەوەی کەچەبەکەم دروست کرد هەویرەکە ئامادەیە و شتەکان ئامادەیە دەسمایە نانی پیزایەکەی پان کەمەوە
خۆشەویستان ئەمن پیزایەکە بەو شێوە گەورە دروست دەکەم. ئەگەر پێتان خۆش بوو ئێوە دەتوانن بچووکتری بکەن، بەڵام بە نانەکەی ئەگەدار بن ئەسوور نەبیتن، بەو شێوە بیتن، زۆر ئەسوور نەبیتن و زۆر تەنکیش نەبیتن، ئەو هابی باشترە. ئەو سینیەم بۆی ئامادە کردیە. ئەگەر وەرەقی زەیتی داش نەنێن کێشە نییە، بەڵام ئەمەندام نایە لە برەوەی پیزایەکە گەورەیە. طبعاً ئەمن حەزم لێیە پیزا کەمێک لێوی هەبیتن جوانترە، بەجا لە ئەوی لێوەکی لە بۆ دروستکەمەوە بۆ شێوەیە ئەو نەخشەی دروست دەکەم لە هەر چار لە هەموو لایەکانی. و ئەگەر ئەوها دەتانزانی بە سنیەکە گچکەتر بیتن، یەکسەر لێوەکەی بکەوتەوە سەری ئەوهاش دەبیتن. ئەوها ئەو لێوەی لە بۆ دروست دەکەم هەتاوکو ئەو شتانەی کە لەسەری دادەنێم یعنی بکەوتان ناوەکەی و لە ڕۆخەکانی نەڕژێتن. کەچەبەکەش هەندێکی دەخەمە سەری. خۆم تێکردیە، بیبەرم تێکردیە، پێویست ناکات یعنی یەکەم جار تێم کردیە. ئیدی ئەگەر بخۆتان حەز بکەن تیشتر بیتن دەتوانن تێی بکەن. ئێستا دەتوانن بەبێ گۆشت یان بەتەنێ بە پەنیر یان بە هەر نوعا گۆشتێک پێتان خۆش بیتن. بە خۆت دروستی بکەی یان بازار بی چ فەرق ناکا، بەس تامەکەی جیاوازە. طبعاً هەردووچی هەر خۆشە، بەس بەرەئی من بە خۆمان دروستی بکەین خۆشترە، نوێترە. شتێک چ تامەک حەز لێ دەتانی تێی بکەی، بەس ئەوەی گرنگ بیتن تەماتەیە، دۆشاوی تەماتەیە و پیازە، سیری کەمەک تێکە ئەگەر حەز ناکەی زۆر بیتن. دوایەوە کەچەبەکەم دانا هەندێک پەنیر، جای ئەوە گۆشتەکە بیبەر، بەسە ئەوزەر پەنیر. ئەوەی سەرەکی بیتن لە بۆ پیزای کەچەبەکە و پەنیرەکەیە. باقی شتەکاندی چت حەز لێبی دەتانی لەسەری دابنێ. ئێستاش تەواو بوو پیزایەکە. کەمەک ڕێشکەی لەسەری دادەنێم ئەگەر حەزتان لێبوو. بەزایمان ڕێشکە لەگەڵ هەموو خواردنێک بەکاربینە باشە، سوودی زۆرە. ئەسێ دەکەم بە فڕن ژێرە و سەرەی پێبیتن، بیکە سەر دەرەجەی 200 لە دەقەی تقریباً 20 تا 25 دقە. خۆشەویستان هەم ئێستا یەک دانە پیزامان دروست کرد. دەمەوێت ئەوەش بیکەمە کولێرایە. هەمان گۆشت و ئۆشتانی تێکەم. نەفسی ئەو هەویرە دەتانی بیکێ کولێرە یان لە ملاجین. شان لە بەرنامەکان داهاتوو لە ملاجینیش دروست دەکەم.
خۆشەویستان لە بۆ کولێرەکەەوە هاپانم کردەوە نانەکەی ئەو قیمەیە کە پیزاکەمان پێ دروست کرد ئەوەندەی ماوە لە بۆ کولێرەی هەندێک پەتاتی کوڵاش ئەوە هەندێک وردیکەی ئێستا هەموو شتەکانم لە ناویدا نایە بەس هەندێک تر تەنگتری دەکەم بەس جارێ ئەو حالی دەگەڕێم هەتا هەندێک نرم بیتن هەتاوکو لە کاتی پانکردنەوەکەی جوانتر پان بیتەوە. ئێستاش کولێرەکەمان بە شێوەیە پان کردەوە یعنی لە لێوەکەی زۆر تەنک مەکە بەس ناوەندەکەی هەندێک تەنک بیتن لێوەکەی کەمەک هەبیتنها کەمە گەستور بیتن باشترە ئەوەش زەردێنەی یەلکێ لەگەڵ کەمەک شیر یان کەمەک ئاو لەسەری کولێرەکەی دەدەم ئەوجا چ بەفلتە بەس ئەمن بەدەستی لێدەم کێشەم نییە بەس دەتانی بە فلترش لێ بدەی و دەتوانن ئەو هەویدەی بەبێ قیمە و ئەو شتانە بیکەنە کولێرەی سادە بەس ئەمن لە ناوی دام نایە قیمە و پەتاتە و ئەوها هەندێک کونجی سوورکراوەشی لەسەر دادەنێن لەگەڵ کەمە گەڕاشکە بە هەمان شێوە دیکەمە فرن وەکو پیزایەکە دەرەجەی فرنەکە و کاتەکەشی عینەن وەکو پیزایەکەی دەتوانن ناو بەناو سێریکەن تاوەکو بزانن سوور بیتەوە یان مایتی خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەک تر و زۆرێکتری خواردن بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ.
بێ.